سڵاو دیاردەی ئەم جارەی دەروون و دیاردە باز لەو وێنە ناشرینە ئەکەین کە بەداخەوە بەشێکی زۆر لە نوخبەی بەناو هونەرمەندانی کورد کردویانە بەبەری خانمانە لە کوردستانە. یعنی منەڵێم ئەوەی ئەو ناحەقیەی کە درامای کوردی بەرامبەر بە ڕۆڵی حەقیقی ژنی کردووە لە کوردستانە هیچی کەمتر نییە لەوەی کە پیاوێکی ناحاڵی بە بیانووی شەرەف و هەر بیانوێکی ترەوە بێ بە فیشەک توموتیژی لەگەڵ ژناناکە لە کوردستانە. یانی تۆ سیرکە کاتی پاخشکردنی ئەم بەرنامەیە لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزای و مانگی ڕەمەزانیش بە جۆرێک لە جۆرەکان میدیاکانی کوردی هەڵەسن بە دروستکردن و بەرهەمێنانی دراما. یعنی من ئەم شەوی ڕابردووە سەیری زۆربەی دراما کوردیەکانم کرد ئەو بەناو درامایانەی کە لە میدیاکانی کوردستان پەخشەکرێ، یعنی سەیری زۆربەیم کرد بەڕاستی ئەگەر ڕۆڵی ژن ئەمە بێت لە کۆمەڵگەی کوردیە زۆر کارە ساتە کەوانیە. یعنی بەداخەوە تا ئێستا نا وەکو پێویست ڕێکخراوەکان نا چالاکوانەکان و نا حکوومەت و لایەنی پەیوەندیدار و وەزارەتی ڕۆشنبیری و هیچ کەسێک لەسەر ئەم بابەتە وەکو پێویست قسەی نەکردووە. یعنی ئێستا ئێمەمانان کاتێک کە درامایەکی تورکیە بینین یان کاتێک کە درامایەکی کۆری و هەندی و چیوچیە بینین، ئەگەر ئەو وڵاتەمان بینی بێ و نەبینی بێ لەو درامایەوە دۆخی کۆمەڵایەتی و کارەکتەرەکان پیا و ژن و چیوچی و گەنج و ئەوانە بینی. بەڵام ئێگەر بیانیەک درامای کوردی ببینێ چۆنی ڕۆڵی ژنەکانمانە بینێ. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم بەرنامەیە میواناری سێ خانمی سەنگین و دیاری کوردستانم کردووە کە دوانیان هونەرمەند و دانێکیشیان چالاکوان. بە خۆشحاڵیەوە مامۆستا ڕووبار ئەحمەد مارسیدس یەکێکە لە میوانەکانمان فەرموو تەشریف بێنە و هەروەها چالاکوانی دیار و نووسەر بەهار عەلی جەنابیشت تەشریف بێنە عەزێت بکێشە. زۆر بەخێر بێن مامۆستاجان عەزێتە کێشا لە سلەیمانی و تەشریف بێنە. هیوادارم باش بی. ئەحواڵت چۆنە؟ زۆر بەخێر بێ. هیوادارم تەندروست باش بی. لە چەند بەرنامەی ڕابردووە پلان بوو بەشدار بی لەگەڵمانە، بەڵام دۆخی تەندروستی و باش نەبوو. ئیشەڵا ئێستا باشە بیت. و هەروەها مامۆسای ئازیز هونەرمەندی ئازیز گەزیزەخان گەزیزە عومەر ئەویش لە سلەیمانیەوە لەگەڵمانە بەشدارە. زۆر بەخێر بیت. ئێوەش بەخێر بێن و هیوادارم ئەم بابەتی کە دەستنیشانمان کردووە لە سنجینی و لە ئەزمون و لە ئیمکانەتی ئێوە بتوانین بە وردی دەستخینە ئەم برینەوە. هەندێک لەو درامانەمان ئامادە کردووە کە بۆتە هۆکاری دروستکردنی ئەم بەرنامەیە بە ئەو ڕۆڵانە ببینین. هەڵبەتە منەمەیە ڕوونکردنەوەی بەم بۆی کە ئەو پەڕی ڕێزمان هەیە بۆ ئەو هونەرمەندە بەڕێزانە بۆ ئەو خانمە بەڕێزانە قسێکی کوردیاڵێ دۆست ئەوەیە بوو گرێنێ دوژمن ئەوەیە پێت پێ بکەنێ. ئێمە ئەمانوێ ئەو گریانە دروستکەین بۆی کە دۆخی ژنان لە ناو هونەری کوردیە لەوەی هەیە خراپتر نەبێت. بابینە بۆ ڕەحمی کردو قاز باش لێنی ئەیگینا ساحیبی یەک ڕەفیق نابوویت قوربەسەر عەقڵێ دیدی بەهانە بگە بۆی خەتابار نەبی ڕاستەها بۆی بارەز و خۆسەری ئافرەت بکەونیە ڕاستە سمانەتە من پێشکەی ها بازی لە قدلات دوو مەنزەوەسین درست نیۆڕۆ خەوەکەن جووتا بەخوای شەڵکەتە کۆڵە بەشیوت لە ناوە چ مشکلێ هەیە باشە باش جاتۆ کەی پارە پێ بووە ئەوە هەر باسی ناکەمەوە ئەوە نەستە سوالکە باشە دەی ئێستا بۆ چۆچی وەڵا ئەچم بۆ شای ڕاست هەندت چێشە عەسەلی چی ئەبێ هەر ناوی من بێنی ئەو نەی من نەبینە قاقاو بگیرە باشە بەقسەم کە دەرەیتر ناوترسی بەخوا تاییتەوە یەک برنج و شلەو بۆ لێنێم قەت شتی وەو نەخواردی
دۆست بۆ بێنم پێش لەو ژوورە پاڵیەیەیتەوە و دۆمینە ها دۆمینە بێنی شوکە شتێکی تر بێنی بۆ چاوچاوێنە و چاوباشقەڵی خۆت نەک بۆ ئیشکردن ئەی خانم بۆ پیاوێکە بۆ نەهێنم با چاو باشقەڵەکەشە بۆ خۆ بێ حەدێ نەبێ من لەو جۆرە ژنانە نیم یەک جار دیژەوە دووبارە نەکەیتەوە ئەرێ تۆ ئیستۆپی چەناگە و بچڕاوە مردوو مرێ ئەرە تۆ شەر خەرقی کۆکنەی پارەی خۆیت نابێتە ئەنجام وەرە تۆ دروستەکەی لە جۆرێ ئەوە هاتم تۆ شکلە لە من بۆ هاتم لێ ناری بە بەیانێ زۆڵی فلفلە خواردووە عیب ناکەوە هەلە سەر قسە و باسەمەوەی هەر بەو تۆزە وەکو وتم دووبارەیەکەین و ینی لە بری ئێوە ژۆ قسەیەکەم ئەو پەڕی حرمەتمان هەیە بۆ یەک بێکی و ئەکتەرە بەڕێزانە بەڵامی ترەمە ئازارێکە و ئەبێ عزیێتی خۆمان بین بۆی کە بەرەو چارەسەری بەرین مامەسا ئەو دۆخە ئاساییە بەتاکیدنا کەسمان لەگەڵەوەڵایانین بە تایبەتی من خۆم یامە کەسایەتی وە هاتۆتە پێشەوە ڕازی نەبووم ببینم بە تایبەتی ئەمەش پێناسی ژنی کورد نییە ژنی کورد من بە پێچوانەوە ئەیبینیم بە تایبەتی لەم ڕۆمانە ژن ئێستا لە هەموو شوێنەکانە ئەبینرێ هەر لە بەڕێوەبەرەوە مامۆستایە حاکمە کارگوزارە لە بەرپرسە وەزیرە یعنی هەموو شتێکین بە پێچوانەوە ئەمە هیچ پێناسەیەکی باش ئەی بۆ لە ناو دراما و هوەری کوردیە ژن نەگۆڕاوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە 20 ساڵ تا دواتری ڕابردووە ڕەنگە ئاسایی بوو بێ ژن وا دەرکەوێت یا وەزیرێکی ژن نەبوو بێت یان پێگەی ژن وەکو پێویست نەبوو بێت بەڵام ئێستا جەردی جەناب تەڵەی وەزیر هەیە ژنە پێشمەرگە ژنە ئەندازیار و چوزانم تا دوایی ژنە هەموو کایەکان ژن هەیە بەڵام بۆ ژن لە ناو دراما و هوەری کوردیە هەر لەو شوێنە چەقیوە لە ڕاستیە ڕەنگە هۆکارەکان زۆر بن ینی بەتەنیا یەکشت نییە یەکێک لەوانە باسکەین لەوانەیە سینناریۆی باشمانەبێ ینی نووسەرەکان یان پێگەی ژن بۆ شێوەیە بینن لە ناو سینناریۆکانیانەوە ئەەنە دەرهێنەرەکان لە ڕوویەکیشەوە ڕەوانەیە کۆمەلگاکەی خۆمان هێشتا هەر باوک سالارێکەما بێت ئەمە بێت لە هەنێک کاتیش دەرهێنەر ئەیەبێت بەمە ئیسارەیەکی دراماکەی خۆی بکە و ژن ڕاکێشەیان پێناسەیەک بێ تەمەش هەر بخۆی خەلەلێکی گەورەیە یەکێ لە خەڵەکانی تر ئەتوانین بڵێن ڕەنگە ڕاگەیاندنەکان بێت ڕەنگە ئەوەی کە احتیمام بە ژنێک وەکو ئەوەی کە ئێستا لەگەڵ ڕێزم بۆ ڕێزانخان ئەوە ئیحتیمام بە ڕێزانخان بدرێت بڕبعێکی ئیحتیمام بە من نادرێت لە کاتێکە من ئەو درامایانە ڕەتەکەمەوە من ئەوە نیم من ئەو پێناسەیە نیم ڕەنگە ڕاگەاندنەکانەوەیان بێت بزانن ژنێکی تیانە ئەوە مالعیلم ئەمانە ڕۆڵی پاڵەوان نابینن ئەمانە بۆ شای پڕکردنەوەیە ئەم دەورانە ئەنی ئەگەر لاشی بی هیچ لە بیرۆکەی دراماکە ناگۆڕێ بۆیە بۆ شای پڕکردنەوەیە ئەمە بۆ خۆی خەلەل ینی من ئەگەر دەرهێنەر بم نەبوونیان باشترە یاخود ئەبێن پەیامێکی پێبێ ئەو ژنە چۆن هەتا 2000ەکان ئەوانە هەبوو یعنی چەندین درامامان هەیە هەر بە نمونە بڵێن کە زمانی زوو لە ئیشەکانی حاجمەکیە کە مەرچاوشین دەوری یەکێ لە دایکەکانی ئەبینی بخۆی ڕۆڵێکی گەورەی هەبوو لەمە باشتر زۆر ناتەسیری هەبوو شت ئەگۆڕا کۆمەلگا ئەگۆڕا تەسیری هەبوو بەڵام ئێستا نا تا کچە مۆدێل وەستابێت تا ژنی دەمهراژ وەستابێت قەت پێگەی بۆ ئێمە جێگە نابێتەوە لە ڕاستیە ڕەنگە هۆکاری تریش هەبن لەگەڵ ینی بڵێن نووسەر بێت دەرهێنەر بێت ژنەکان خۆمانی یەکێ لە خاڵە سەرەکیەکانی تریش خۆمانین ژن ئەمە نییە ژن بەعکسەوە کەس ڕۆڵێکی هێمن و لەسەرخۆ قوربانیە بەعکسەوە ئێمە چەندین جار ئێمە نامانێ ماکیاژ بۆ کۆمەڵگە بکەین یعنی پیاوی تونگ و تیژ و قسەڕقی ژێژنی بە هەمان شێوەژێ بەڵام بەول ئێمە باسیەوەکەین بەو لێشاوە ینی ئەگەر تۆ بە ژمارە قسە بکەی ڕەنگە بڵێم بە تایبەت لە ناو دراما کۆمیدی و ئیشە کۆمیدیەکانە حتا ڕکلامەکانیشە ئەتوانی بڵێ لە 180 ژن هەروە پیشانەیری زۆر دەگمەنە ژنێکی سنجین پیشان بیرەیە لە پۆزیشنێکی ترە و لە شوێنێکی ترە بارخان ئەمە کاریگەری لەسەر وێنە حەقیقەکەی ژن هەیە لە کوردستان بێگومان سبەبی ڕئیسی ڕەنگە گەر بڵێن بۆچی وایە ئەگەر هەر ئیزافەیەک بۆ قسەکانی مامۆستا ئەوەیە کە عەقڵیەتێکی پیاو سالاری
لە باوک سالاری گەورەترە پیا و سالاری وای. زاڵە بەسەر هەموو بەرهەمەکەیە لە نووسینی دراماکەوە بگرە لە هەڵبژاردننی و هونەرمەندەکانەوە بکراوە لە تێکستەکان ئەو بگرە لە هەمووی حتا لە ئیخراجی و لە هەموویەوە ئەوەی کە مەچینەی داڕشتنی ئەوانەیە و داڕێژەرەتی و بەرەمێنانێتی پیاوێکی یان کەسانێکی چکە هەندێکجار ڕەنگە ژنی شەریک بنتیایە بەڵام عقلێتێکی پیا و سالاریان هەیە ئەو عقلێتی پیا و سالاریە ئەو ئەیەوێت کە مەسجی ئەو یان پەیامی ئەو ئەوەیە یان خواستی ئەو ئەوەیە ژن بەو جۆرە بمێنێتەوە بۆیە ئەو سوورەتەی ژن پیشانەیە هونەر ئەکیید ئێوە لە من باشترە زانن ئەکرێت باسی واقع حاڵ بکە بەڵام هونەر لە پاڵ دەرخستنی ڕەنگە ئەوە بۆ میدیا شار دروست بێ لە پاش دەرخستنی واقع حاڵە کە هەیە ئەرکی گۆڕانکاریە لە کۆمەلگایە ئەرکی هونەرە بۆ ئەڵێن هونەر پێشەوایە بۆ دائیمە هونەرمەندەکان ئەڵێن خەڵکانی کاریگەرن لە کۆمەلگایە ڕۆڵی یەک قوسی بچوو جانی ئەگەر ئەوە حقیقەتی کۆمەلگە کەش بێ ئەبێ هونەر هەوڵ با چاچی بەسەبت لە پاڵیا چاکێکاتەوە ئەوە هەیە قسەکەی تۆ زۆر دروستە ئەوە بەشێکی ڕاستە معنایەوە لە کۆمەلگا ژنی بەو جۆرە نییە یان پیاوی بەو جۆرە نییە بەس نیسبەتەکەی چەنە یان ئێمە ئەو کەسانەی ئەو گروپ و ئەو خەڵکانەی کە بەشێکن هەڵگری پەیامی گۆڕانکاری کۆمەڵایەتین کە هونەر بەشە هەرە سەرێکەکەیەتی ڕاگەیاندن تەلەڤیزیۆنەکان بەشە سەرێکەکان تۆ چ پەیامێکت پێ کۆمەلگاکەوە ئەی هێڵیتەوە بەرەو خراپێ بێ یانەتەوە بەرەو باشتری ببێ بۆیە ئەکرێت لە پاڵ دەرخستنی سوورەتەکەی سوورەتێکی بەرەو پێشین بەرێ جا بەڕێی من ئەوەیە ئەو کەسانی لە پشتەوەن ئەیانەوێت کۆمەلگاوا بێ ئەیانەوێت ژنوا بێت بۆیە تا ئێستا ڕەنگە زۆرکەم بن ئەو ژنانەی کە من ڕەنگە زۆر شارەزانە بم ڕەنگە نەقسیش بێت یا ماوەک چالاکوانێکی ژن دراسەم لەو مەجاالەیانە بێت کە چەند ژنمان هەیە سیناریۆ ئەنووسی ئایا ئەو ژنە وەکو ژنێک گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەوێ بکات لە کۆمەلگا یان ئەوێ ژنێکی تەقلیدی بێ یان ئەوێ ژن وا بهێڵێتەوە چکە ئەمە لە بەرژەوەندی زۆرێکی عقلێتی خەڵکانی محافظکار خەڵکانی ئەوانەی لە کەسانی ئاینی دواکەوتوو کە ڕۆشن فکر نین لە پشتی ئەمانەی ئەیانەی کۆمەلگا نەکە بەمە بهێڵنە بشمان بنەوە بۆ دواوە بەڕاستی باشە گریمان ئەگەر عقلێکی وا هەبێت بۆی کە بەمە بەست با بڵین بەمە بەست بێت ینی بێوێ ژن وا پیشان با یا ژن کۆمەلگە و ژنی کوردی ئاوا پیشان بە ئەی بۆ میدیا قسەنا ئەی بۆ میدیاکە پەخشیەکە ئەەکەی میدیاکە بێ ینی بەبێ منەتی و بەبێ مەسئولەتی پەخشیەکە ئەی بۆ وەزارەتی ڕۆشنبیری قسە ناکات یعنی خۆ ئەمە شەریکە بۆ کەوتۆتە ئەم کەیسە کەوتۆتە ناو ئەم بەرەڵاییەوەکە ڕاستە هیچی دیارنی ڕاستەکەی سەبەبەکە ئەوەیە لە زۆر تەناقضات هەیە لە کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان دەیان سیاست و استراتیژی هەیە لە پێناوی هێنانەدی یەکسانی جەندەری لە پێناوی گەشەپێدانی ژنانە لە پێناوی نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان لەیان لەسەر بنەمای جەندەری هەموو ئەمانە سیاساتی گەورەیە سەرۆکی حکوومەت کە پێشتر لە هەموو سەردەمی هەموو حکوومەتەکانە کە ئێستا کاک نەچیروان بەرزانیە کاک مەسرود بەرزانیە حتا دکتۆر بەرەمە ئەوەی من ئاگادارم دەیان چەندین استراتیژیان ئیمزا کردووە کە لە بەرژەوەندی پێشخستنی مەسلەی ژن و نەهێشتنی جیاکاری و نێشتنی توندوتیژە بەڵام بەداخەوە جیهەتێکی ئەوتۆ حکوومەت نییە کە تا ئێستا کە چاودێری جێبەجێکردنی ئەمانە بکرە ئەگینا کاک دەروون بڕوا بکە لە ناو استراتیژی بە گەشەپێدانی ژنان لە کوردستان استراتیژی نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان من بەشێک بووم لە داڕشتنی هەردووکیان سیاسەتی وەزارەتەکان هاوکاریمان کردو دامان ڕشون بۆ تەفسیلەتیایەتی داوامان کردو فلتر هەبێ وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ فلتری هەبێ هەرچی ڕکلامێک هەرچی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی هەرچی بەرهەمێکی هونەری ئەگەر هاتوو ئیسائی تیاب و خراپی تیاب و بەرامبەر بەژن تەرکیزی کردە سەر هێنانە دووبارە بوونەوە و بەرهەمهێنانەوەی بەو دیتێڵەتایەتی بەس کێ چاودێری ئەکات یعنی ڕاست ڕەنگە بڵێ بۆ ئێوە نایکەن وەکو ڕێکخراوێکی ژنان بەس قزیەکە لەوە گەورەترە ئیشی دەوڵەتە ئیشی کوردستانە پێکەوە هەمومان دابنیشین بەرنمەیەک دابنین بۆ محاسبەکردنی دەیان جار کاک دەڕۆن ڕێکخراوەکانی ژنان باسەکەم دەیان جار شکاتمان کردووە نامەمان ناردۆ بۆ وەزارەتی ڕۆشنبیری لەسەر پیاوێکی ئاینی لەسەر هونەرێ لەسەر ڕیکلامێ بابە ئەمە پێچەوانەی سیاسەتی حکوومەتە کە خۆتان باسی لەکەن ئەوە ئیهانەی ژنەکات سوکایەتی بە ژنەکە
ئەو پەڕی عقوبەکە ئەوە بووە ڕەنگە مانگێک پەخشەکەیان ڕاگرت پێ و دوایی هاتۆتەوە ملیۆنە دیناریش ڕامان غەرامەیەکی بەسییتیان کردەوە بۆی ئەمەیە کێشەکە بەڕاستی زۆر سپاس کە ئەم مەوزوعەت وروژاندووە پێم وایە لەمە تەواو نەبێت دوای ئەم بەرنامەیە هەریەکەمان بچینەوە ماڵی خۆمان هەمومان پێکەوە لەگەڵ بینەرانە لەگەڵ ئەو کەسانی کە ئەم مەسلەیەمان لەلا مهمە هوەرمەندەکان ئەوانیش بەشێکی هەرە گەورن هەمومان تێکەوە چۆن پلاندا بنین بەڕاستی وردە وردە ئیش بکەین ڕێگە لەم دیاردانە ئیزافەیەک بۆ سەکەی بەڕێزی بەرخەن تەبان وەزارەتی ڕۆشنبیری لەبەرەوەی پارە بۆ هیچ کللتوریەک هیچ چمکێک لە هوەرەکان سەرف ناکە ڕاستیامە گوێ لێ ناگرین ئەگەر بڵێن بەرهەمەش داخە ئەومان بە ئاگادار بێت لەبەرەوەی هیچ پاڵپشتی هیچ ئیشێکی هوەری نییە ئیشە هوەریەکان ئێستا زۆر دەگمەن بوون ئەگەر کەرتێکی تایبەت بێتە پێشەوە ئیشێکیش بکە پێویستەکە بینەر کۆکاتەوە بینەریش بەم ڕێگایە کۆکاتەوە ینی بازارێکی شێواوە ئەگەر ئەمە نەبێت کەواتە یعنی پارە و سپۆنسەرەکە بەو دەم هەراشی و فەوزایە بە تەنیا ژنەکانیش نین ئەگەر ملاحەزەت بێ خۆ پیاوەکانی ڕۆڵی پیاوەکانیش هیچیان لەوان گرانتر نییە ئەو هەنی ژوای لێ هاتووە لەبەرەوەی جمهوری ئەوێت کەرتە تایبەتەکان هاتوونەتەوە با بڵین سپۆنسەری ئەو ئیشانەیان کردو چکە حکوومەت ئێستا ئیش ناکات بە جۆرە پارە مامۆستا ئەگەر حکوومەتیش دامی نەکە شتێک هەیە حکوومەت ئیداری دەوڵەتەکە کێشە نییە کێ پارەکەیە حکوومەت سیاساتی هەیە حکوومەت فلتەری هەیە مەفروزە حتا ئەگەر کەرتی تایبەت بیکە معنایەوە نییە کەرتی تایبەت مەفروزە لەسەر و حکوومەتەوە بێ پێویستە حکوومەت ئەو دەستە باڵایە بێ کە هەمومان هەموو ئەوەی کەرتی تایبەتە شەریکە منەظەماتە هەر کەسێک بێ لەژێر ئەو فلتەری حکوومەت دەرنێتە ئێمە پێم وایە کێشەکە سەرەکیەکەمان من لەوەی ئەبینم بابەتەکە ئەوەیە لەلایەک وەک چۆن حکوومەت ئاگای لە بازارە شەربەت و بۆگەن و هێلکە و تەماتە و نازام چی بۆگەن کۆنتترۆلکە و نێرێ بە خەڵکە بێ لە ماڵی شۆ ئاگای لە ماڵەوە بێ لە تەلەڤیزۆنەکانەوە بۆگەن نەکرین با گەزیزەخان وەرگین مامۆساجان زۆر ئازێتێک کێشا دەبوو تۆش لێرە لەگەڵمان بوویتەیە بەڵام بەهۆی دۆخی مامۆسا و هونەرمەندی ئازیزی هاوسەرێ مامۆسا ئیسماعیل خەیات کە تۆن دروستی ناجێگیرە هیوادارین تەندروستی باش بێت لوتفێنوان لە سلەیمانیەوە بە چەند پرسیارێک لەگەڵمانەبی زۆر سوپاس منەمێ لێو پرسم ئەم دۆخەی کە ئێستا ئەگوزارێت وەک بینیت بەشێک لەو ژنانەی کە لە دراماکانی کوردیا بە تایبەت لە موسمی ڕەمەزانە ئەیان بینین پڕن لە ژنانی بە جۆرێک لە جۆرەکانی احترامەن دەم هەراش و قسە ڕق و زەخت لەسەر پیا و دروستکەر و مشە خۆرێک لە ماڵەوە یعنی ئەگەر ئەمە وێنەی ژن بێت لە کۆمەڵگەی کوردیا بەڕاستی کارەساتە کەوانیە قسەی جەنابە چییە و بفەرموو بەڵێ سلااوتان لێبێت هیوادارم بەرنمەکە جێگەی خۆی بگرێت بەرەوە ئەو ئاراستەیە کاری لەسەر بکرێت کە خەمخۆران و ئەوانەی بەرپرسن لەم بوارە گوێیان لێبێت و دەستخۆشی لە جەنابیش دەکەم بۆ هەڵبژاردننی بابەتێکی زۆر هەستیار و بابەتێک کە بەڕاستی زەمانێکی زۆرە پشتگوێ خراوە و خراوەتە پەراوێزەوە هەروەک چۆن خۆی لە پەراوێزایە لە ئەجندای هوەر و ڕۆشنبیری و کللتوری ئەم کۆمەلگایی ئێمە زۆر بەداخەوە من خاڵێکی سەرەکی قسەکانی جەنابەت ئەگەڕێنمەوە بۆ بەڕاستی ئەوانەی کە لە ناو کەناڵەکانە کارەکەن هەر هەمویان کە بەرپرسن لە پەخشکردنی ئەم شێوە درامانە ئەوان پشکی شێریان بەرەکەوە بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئەم کەناڵانە پێویستە فلتەرینیان هەبێت پێویستە لیجنەیەکی زۆر پسپۆڕیان هەبێت ئەم لیژنەیە تەنها هونەرمەند نەبن کەسان بن لە بواری دەروون ناسیە کەسان بن لە بواری مافەکانی ژنانە کەسان بن لە بواری کۆمەڵ ناسیە دواتر کەسانی هونەرمەند بن یعنی نووسەر بن هونەرمەند بن ئەکتەر بن دەرهێنەر بن بتوانن پێش ئەوەی ئەم درامایانە پەخشەکرێت خوێندنەوەیان بۆ سیناریۆکە هەبێت دواتر کە جارێکی تر ئەچێتە بواری پراکتیکەوە جارێکتر ببینرێتەوە ئەم درامانە زۆر بەداخەوە هەستەکە ئەم درامانەی کە ئەکرێت بەشێکی زۆریان هیچ کەسێک نایبینێت تەنها ئەوە نیە بێ پەخش ئەکرێت یعنی پێش پەخشکردن هەز ناکەیت کەسانێک هەبێت بەڕاستی خەمخۆر بن بۆ ئەوەی بزانین بۆ نمونە جەنابەت ئێستا پێداگیری ئەەکەی لەسەر خاڵێک
کە زۆر جەوهریە و زۆر هەستیارە پانتایی ژن لەکوێی ئەم درامایانە دراما مەبەستم هەموو ئەو نواندنانەیە کە لە بەردەم کامێرایە کە ئەچێتە سەر شاشە بە دراماوە بە فیلمەوە بە فیلمی درێژ بە کورت و دواتر بە ڕکلامەکان و دواتریش ئەتوانین باسی بکەین بۆ بەرنامەکان ینی ئەو بەرنامانەی کە بەناوی بەرنامەی جۆرا و جۆرەوەیە هەندێکیان بەداخەوە زۆر کاریگەری نەرێنیان هەیە لەسەر تاکی کورد بۆیە پێویستە پرسیارەکەی منیش لە پرسیارەکەی تۆ جەنابتەوە بیکەم بە یەک پرسیاری گەورەتر و کاریگەرتر بۆ بەرپرسی ئەم کەناڵانە بۆ خاوەنی ئەم کەناڵانە بەڕاستی ئێوە چۆن ئەتوانن بڕیان لەسەر شێوازی ئەم بەرنامە و دراما و چوزانم هەرچیەک کە پێی بوترێت چالاکی هوەری لە ناو تەلەڤیزیۆنەکانە پەخشەکرێ ئایا خاڵت سەرەکیەکە بیر ئەکرێتەوە لە تاکی کورد ئایا زەوقی تاکی کورد بە هەند وەرەگرێ ئایا قسە لەسەر پەروەردەکردنی مناڵ ئەکرێت ئایا خێزان چ کاریگەریەکی هەیە لە پەروەردەکردنی کۆمەڵگایە هەموو ئەمانە ئەو پرسیارانن کە ئەبێ ئێمە لە ناو دراماکانە بەڕاستی زۆر بە شێوازێکی زانستی و هوەری قسەی لەسەر بکەین ئەمە خاڵێکی تر کە ئەمە لێرە ئاماژەی پێبەم زۆر بەداخەوە زۆرینەی دراماکان لە ڕوئیای پیاوە ئەنووسرێت بۆ نمونە لە هەموو دنیاە کە سیناریۆ گەنووسرێ وەرشەی هەیە سیناریۆ ئەبێ دوای نووسینی وەرشەیەکی بۆ دروست بکرێ وەرشەی سیناریۆ ئەو کەسانن کە تایبەتمەندن بۆ ئەوەی پێداچوونەوە بکەن بەسەر سیناریۆکە دواتر بچێتە بواری جێبەجێکردنەوە لای ئێمە زۆر بەداخەوە ڕەنگەیە کەس بیخوێنێتەوە بڵێ وڵات دراماکە خراپ نییە و چەنەها دراماژە بۆ وەستێنراوە هیچ هۆکارێکی سەرەکی نەبووە کێن ئەوانەی کە بڕیان لەسەر وەستانی ئەم شێوە درامایە نایەن بۆیە بەداخەوە یعنی ببوورە ئەفو دەست خۆش من ئەمێ پێت بڵێم زۆر ورد وەکو میوانەکانم دەست خستە ناو برینەکەەوە من ئەمێ پێت بڵێم ئەم ڕۆڵ بینینانی ژنان لە دراما کوردیەکانە هەڵبەتە بابەتەکە زۆر گشتگیر ناکەین بڵین هەموو درامایەک وایە ساڵی پار لە درامایەکە جەنابەتکاری نواندنێ کرد خانمێکی سنجین و چوزانم تا دوایی بەڵام ئیترەوە ئێمە تاکە دراماون کە پێگەی ژنی ئەمڕۆی پیشان تاقوتەرە ینی درامای وە باشە بینی کە ڕۆڵی ژنەکان وابێ منەمێ لێت پرسم گەزی زەخان کاریگەری ئەم ڕۆڵانەی خانمان لە ناو دراماکانە چییە هەیەی؟ کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە لەسەر تاکی ژنی کورد لە کۆمەلگای کوردەواریە چونکە بەڕاستیە گەر ئێمە لاپەڕەکانی مێژوو هەڵبینەوە ژنی کورد بەم شێوەیە نییە کە ئەمڕۆ بۆ تەمایی ئەوەی گەلێ جار شەرمەزاربی بڵێ کە من ئافرەتم لە کوردستانە ئاژیم یعنی هەموو چەمکە هوەریەکان بە ئاراستەیەک ئیش لەسەر ناشرینکردنی کەسایەتی ژنی کورد دەکەن بۆ بەمایی ئازار بۆ ئێمە چونکە ئێمە کە باسی ژنی کورد دەکەین بەڕاستی بەپێی ئەو مێژوو ئەو قۆناغە و ئەو شۆڕشە و ئەو خەباتە و هەتا لە بوارە کۆمەڵ ناسیەکانە بۆ نمونە ئەمانەی ئەمڕۆ کە ناوی درەوشاون هەموو ئەو دایکانە پەروەردەی کردوون کە خوێندەواریشیان نەبووە بەڵام دایکانێک بوون جێگەی شانازی بوون بۆ میلەتی ئێمە بەڕاستی پێویستی بە ئیشکردنە لەسەری یعنی وەتەنانەت هونەرمەندە ئافرەتەکانیش لە ژنان لە کچان یا تەنانە دەوانەی بەرنامەکانیش پێشکەشەکەن هەموو ئەوانەی کە ئەمڕۆ دیارن لە ناو بوارەکە پێویستە ئەوانیش پرسیاری جدیان هەبێ بزانن ئەمان لەکوێی ئەم وێستگەیان ئەم پرسیارە زۆر گرنگە هونەرمەند لە خۆی بکە پێشەوەی بچێتە بەردەمی شاشە بە تەنها چالاکی شانۆکار یا هونەرمەند بەوە پێوانە ناکرێ کە بە بەردەوامی تۆ لە بەردەمی شاشەکانابی گرنگ چۆنیەتی بەشداریکردنەکەتە کارێک بکە بۆ مێژوو بمێنێتەوە نەک کارێک بکە تۆ بەردەوام لە بەردەم شاشای ئەمە لێرە خاڵێکتر دروست دەبێت کاکە دەروونگیان کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین بە تایبەتی بۆ بەرچاوڕوونینەوەکانی ئێمە جگە لەو هەموو خاڵە لاوازانەی کە هەمانە لە ناو بوارەکە و ڕەنگەی سە لە بەرنمەیەکی وایە بەداخەوە نەتوانێت زۆر قسەی لەسەر بکرێ بەڵام ئێمە هەتا ئێستا درامایەکمان نێ پێی بوترێ درامای مێژووی درامایەکمان نێ دەست بخاتە سەر مێژووی ئەم نەتەوەیە نیشانی نەوەکانی داهاتوومان بکەین لە بریەوەی کتێبێک بخوێنێتەوە مێژووی خۆی مێژووی ژنی کورد لە درامایە ببینێ لە فیلما ببینێ لەبەرەوەی
کەناڵەکان کە ئەمە ئاخر ڕەنگە قسەم بێت بیکەم کەناڵەکان بەداخەوە ئەوەندەی مەبەستێتی کاتەکەی پڕ کاتەوە بە دۆبلاجی سواو کە کۆمەلگا بەڕاستی بۆ دەماک بۆتە ڤایرۆسێک لە هەموو خێزانەکانە لەبەرەوەی کولفەی تێچووی ئەو درامایە زۆر کەمترە لە کولفەی یا بڕی تێچووی درامایەکی کوردی ئامادە نییە کار لەسەر درامایەکی کوردی بکات زۆر بەدا دەستخۆش زۆر 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 لە پرسیاری دۆمە ورتر برینەکەت ئەزێداین چکە با مامۆسا بڕات التیزامی هەیە منەمێ دو پرسیارە لێ بکەم بۆی کە زۆر نەتێڵمەوە هەڵبەتە باسی شۆرش و خەباتی کرد یەکێک لە دیمەنەکانی درامای گەردەلوولم بەبیر هاتەوە کە لەگەڵ خوالێ خۆشببوو ڕەوانشاد هونەرمەندی هاوڕێمان ئاسۆی ئەمەر سوارە بوو کە بەڕاستی دیمەنێکی جوانی پێشکەش کرد وەکو ژنە پێشمەرگەیەک ڕوبەڕووی ئەو داگیرکەرە گەورەیە چەند ورێ و پشت و پەنایەکی گەورە بوو بۆ خانەوادەکەی نمونەت زۆر بێ ئەوە ئەو شتەیەکە ئەو مێژوەیەکە جەنابەت باسە کرد ئەوە تا هەر بە باسکردنی شۆڕژ لە ناو درامایە من ئەوم هاتەوە بیر منەمێ لە کۆتایە لێت پرسم وەکو گەزیزە عومەر قسەی تۆ چییە گریمان لانی پەیوەندیدار بێخەبەرە بەشێک لە ڕێکخراوەکان بێخەبەرە بەشێک لە هونەرمەندان خۆیان بێخەبەرە بەڵام قسەی تۆ لەسەر بۆ ئەو ژنە بەڕێزانی کە ئەو ڕۆڵانە وەرەگرن لە ناو دراماکانە قسەی تۆ بۆ ئەوان چیە وەکو دوا قسە زۆر بەداخەوە سوپاس بۆ ئەو قسەکردنە جوانە لەسەر ئەو دیمەنە کە هەمیشە ئێمە بێشانازی پێوە بکەین سڵاو لە ڕۆحی پاکی هاوڕێ و هونەرمەندی ئازیز کاکە ئاسۆ کەمایی شانازی هەموو کاتێ قسەی من لەسەر ئەوەیە کە زۆر دوور و نزیک من پەیوەندیم هەیە لەگەڵ ئەم خانمانەیە بەڕاستی زۆر گرنگە ئەم خانمانە بزانن چی ئەکەن یعنی پرسیارێک لە خۆیان بکەن ئێمە هونەر ئەەکەین یا بە تەنها مەبەستمان ئەوەیە دەرکەوین لە پێناوی بڕێکی کەم لە پارە لە پێناوی لایکە لە پێناوی کۆمنتە لە پێناوی پێکەنینێکە پێکەنینێکی بە ئازار بەڕاستی هەندێک دیمەن هەیە ئینسان نەک پێکەنینی نایە بگرە گریانیشیە بۆ داماڵینی کەسایەتیەکان بۆ هیوادارم پێداچوونەوە بکەن و هیوادارم و خانمانش تێبگەن کە بەشێکی ئەم گێژەڵوکەی لە ناو ئەم جەنگەڵستانی تۆڕە میدیایەکان و فەیسبووکە دروست بووە بەشێکی زۆری دەستێکی زۆر نەرێنیە و دەستێکی زۆر کاریگەری خراپە لە ناو بۆ ئەوی تا ڕادەیەک بێهۆشیەک هەبێت ئەم بێهۆشیێوامان لێکا کە زۆر لە بەها بە نرخەکانی خۆمان لەدەست بین زۆر بەداخەوە هیوادارم بە خۆیان ناپچنەوە و هیوادارم بیر لەوە بکەنەوە هیوادارم پێشەوەی بچنە بەردەمی هەر کامێرایەک پرسیارێکی جددی لە خۆیان لە مێژووی دایک و نەنک و خوشکەکانی خۆیان بکەن دەسەکانی خۆش بێ دەسەکانی خۆش بێ گەزیزەخان ئەزیێتی کێشا و هیوای تەندروستی باشیش بۆ مامۆستا ئیسماعیل ئەویش ینی ڕەش بینتری کردین بەڕاستی بەداخەوە ینی هەستم کرد کە درێنگە زۆر درەنگ کەوتوین بەڵام دەی منەمێ و پرسیارە وەک پێش و ئیزافەکە بکەین منەمێ هەمان پرسیار وەکو خانمە هونەرمەندێک لە جەنابەت بکەم ینی من بیرمە ئەگەر مبالەغە نەکەم یەکەم خانم بووی کە بۆ کارێکی شانۆیی قژی خۆتت سفر کرد با بڵێین ئەو کات میدیا زۆر چاوی لەسەرێ بوو و ئەمێ لێرە بابەتەکە بۆ گرێ بەمەوە هەندێشتی سنجین هەندێشتی بەرزیش بە عەقڵ و بیرێکی بەرزیش خۆ هەر سەرنج بۆ خۆی ڕاکێشێت بەڕاستیە ئەو کات سۆشیال میدیا شتیش ئەوەندە فەوزانە بوو هەر زۆر کەمیش بوو بەڵام زۆربەی میدیاکان سەرنجیان لەسەرتەوە بوو منەمێ ئەوە بە تۆ بڵێم بۆ ئەو خانمانە تۆک و ژنە هونەرمەندێک بۆ ئەو خانمانی کە لەو ڕۆڵانان چیت هەیە هەمووی کۆکەمەوە لە ڕاستیە ئەو بۆ ئەو شانۆیی کە سەرم تاشی تەمامە سێ خاڵی گرنگم هەبوو یەکێ لەوانە بوو پەیامێکی داچڵێ نەربوو بۆ هەموو هونەرمەندان کە هێشتا هونەر قوربانیە بێت چونکە هەمومان نەزانی سێ چارەکی جوانی ژن قژە
یەشتا قوربانی ئەوێت ئێمە کۆمەلگاکەمان کۆڵەوارە بەرەو پێشەوە ناچین لە دیمەنەکەیە لە شانۆەکەیە ئەوەی من مێردەکەم دکتۆرە بەڵام نان و قوزە قورتمەیاتێ دیمەنەکەەوەی حتا بۆ ئەوی نەچمە دەرەوە ئاخر جارەوەی سەرمەتاشێ لە ناو شانۆیەکەیە سەرمەتاشە بۆی تر نەڕۆمە دەرەوە نامەیەکی ئەتکەرە کە دکتۆرە و لە ناو کۆمەلگایە چێتە سەر کەناڵەکان و خەڵک تەوعیاکە و پەیامی هەیەمانە بەڵام لە ماڵەوە خۆی ئەمە نمونەیەکی گەورەی یەکێ لە هاوڕەکانی کچەکەی خۆم بوو لەو کاتەیە ئەمە یەک دووهەم بۆ هونەرمەندان ئیتر با ئێمە دوای جوانی خۆمان نەکەوین من بە ئیشەکەمەوە جوانم من بە هونەرەکەمەوە جوانم یەکەم پەیامم ئەوە بوو کە هونەر هێشتا قوربانی ئەوێ من پێویستە لە پێناو ئەوەی پەیامێکی گەورە بگەێنم ئەبێ بچمە ئەو ڕۆڵەوە ڕۆڵەکەم ئەمەی ویستکەواتە ئەبێ بیبینم لە کاتێکا لەو سەردەمای 2013 بوو ئەوەی جنیوم خوارد یەک میدیانە هاوبەلامەوە بەعکسەوە یەک میدیا سۆشیالەکان ڕویان نەکردە سەرم هەتا ئاخر ڕۆژ 4 ڕۆژ ئەرزمان کرد ئاخر ڕۆژ ئەویش بەندەرهێنەرەکەم وت بوتم ئیتر وا ئیشەکە تەواو ئەەکەین ئیتر من چاوەڕێ ئەەکەم بۆ دووەمین جار لە دەوامم فەسڵ بکرێن چکە من جاری تریش فەسڵ کراوم هەر لەسەر ئەم ئیشانە بۆ دووەمی جار فەسڵ بکرێم چکە مدیرێک بۆ نییە قژی پێوە نەبێت دەوام کا و مامۆستای لەژێر دەسابێ و تەلەبەی لەژێر دەسابێ ئەم قسەیە دایچڵەکان ئەجا چوو لە هەموو دەرگای کەناڵەکانیە لە ڕێکخراوی ژنانەکانیە ئەجا هاتم لەوێ ڕێزلێنانیان بۆ کردم ئەوە بوو کەناڵەکان یەکێ لە کەناڵەکان حەز ناکەم ناوی بێنم میوانداری بۆ شەوێ بۆ کاتی هەواڵەکان منی کرد بە میوانی دەبانی تر ئیشەکە تەواو ئاسرەکەی مە شەوەکەی میوانی بەرنامە بوو دوو مزیعدانرا بوو کچ بوون کە میوانی ئەوان بوون و لەسەرم ئیشەم پرسیارم لێەکەن لە دوایە مخریجەکە ئیشارەتێکی بۆ کردم وتی قژە سەنعایەکە لابە چکە من لە دەرەوە قژی سەناعیم دانا چکە کۆمەلگە قوبڵ ناکە بەس لە ناو ئیشەکەمان من سرم تاشی مێردەکەشم بۆی تاشیم دکتۆر نیاز لەتیف کە قژەکەم لابرد هەردوو مزیعەکەی تر حەپەسان هەر قسەم کرد هەر هیچیان نەوت هەر شتم وت هەر قسەیان نەکەەوە حەپەسا بوون ینی باوەڕیان نەکرد کە ژنێک هەبێت لە کوردستانە بەم شکڵە بێت هەر قسەم کرد و هەر شتم هێنا و هەر شتم برد ئەو دوو بێژەر هەر نەکەوتنەوە پرسیارکردن ئیتر ئیشارەتیان بۆ کردن بە گوێیان وتن لە ڕاستیان نەکەرەوە هەتا ئێستش نمونەیەکی تر کە ئێستش ینی هێشتا شازەکان لە کۆمەلگای ئەمە هێشتا هەر قوبڵ ناکرێت ئەوە بە شتێکی شاز قوبڵ کرا کە من جاری وە هەبوو من لە 2013 ئێستا بەداخەوەیان ئەم قسەی تۆ ئاگرێتەوە یعنی خۆی لە واقع ئەمانی کە ئێمە بەرنامەی لەسەرەکەین ئەمە شازەکەی خۆی بێ ئەمە شاز بێ بەڵام لە بەرەوەی ئەمانە تەبیعی کراوەتەوە زۆر ئاسایی بۆ تۆ ڕەنگە گەژنێکی سنجین پیشان بین لە درامایە کاژنی سنجین هەبێت ببێ بە شاست نەگەوە ئەمە خەتەری لەسەر ئایندەی ژن چییە پێ دوایە ژنێکەیە بۆ نمونە ئێوەمانان ناکە ئەخوێنەوە ئاگاتان لە خۆتان و ئاگاتان لە دنیا بەڵام ژنێکی بەڕێز لە دوورە دەیەکە لە کوێرە دەیەکە کە کاریگەریەکی ئەگەر ئێمەمانان کاریگەری میدیا و سۆشیل میدیا بۆ نمونە لە سا پەنجابێ ڕەنگە لەسەر ئەوان لە سا هەشتا و نەوە زیاتریش بێ هەم لەسەر خۆیان هەم لەسەر خانەوادە و مێرد و تا دواییە ئەم درامایە ناکاتە ئەوەی کەیتر بیکاتە ئەرزی واقعەکەیتر ژن ئەبێ وابێ بێگومان نەکرد لەسەر ئەوانەی دوورە دەستن یا لە حتا لەسەر گەنجەکانی ناوشاریش ینی ئەوانەشی لە شارەژین ئەوانەشی کە هەموو وەسیلەکانی سوۆسیال میدیا دایمە بۆیان هەیە خەتەری لەسەر ئەوانیش هەیە بە نەتیجە کاتێ ئەمە سوورەتی نەمەتی پێ ئەوترێنی ئەو سوورەتە تەقلیدی کە ئەمانەیە ئەوانە لە ڕێگەی پەیامەکانە ئەیانەیە بە کۆمەلگا بڵێن ژن وایە ژن ئەبێ وابێ بۆیە ژن کەسێکی ترسناکە خیانەت ئەکات زمانی پیسە هەر تەمەڵە دانیشتۆ لە ماڵەوە هەر پێتەڵێ پارە بێنە بە پیاوەکە ینی کۆمەڵە ئەمە سجانەیە ئەوانی کە تەڕحکرا و زۆری تریش هەیە کە تەڕح نەکراوە ئەمە وا کات کە میدیا و هوەر ئەوەن کە خەڵک زۆر تەقلیدیەکەن کەوانە پێشەنگن لە شتەکانە خەڵک تەقلیدیانەکەنەوە چاولەوانەکەن بۆی ڕەنگە گەنجێکی تریش هەمان پەیام هەڵگرێ من یەک نمونەت پێڵم تۆزە دوورە لەوە هاوڕێکمێ مامۆستایە لە مەکتەبێکە وتی بارخانزانی تەلەبەکان لە کاتی فرسە و ئەوهینەکە ئایان بێنم ئیسراحەتەکە گۆرانی برنجی مەحموود دەڵێن بزانە چەند کاریگەری هەیە
کچن مەکتەبی دەگۆرانی برنجی مححمد اینجا ئەوە ئەکا هەموو خەڵکێکی زۆر کە وەکو مامۆستاکانیش باسییان کە بەڕاستی ئێمە مؤسساتی پەروەردەمان کە لە زانکۆکان و لە ڕەوزە و حەزانەوە بگراتاوە کات و زانکۆکان بەو مستەوایە نییە کە خەڵکێک پێ بگەێنێ سیقی بەخۆی هەبێ بیر و باوەڕی خۆی هەبێ کارکتەری خۆی بێمە تەقلی دەکەینەوە بۆ یەک کاریگەریەکەی لەسەر هەمووانە ڕەنگە بە دەرەجەی جیاواز خەتەریەکەی چێ لەسەر کۆمەلگا خەتەریەکەی بەڕاستی پەیوەندی بە ئەمنی نیشتیمانیمانەوە هەیە مەسلەیە هەروە بە بەسیتی وەری نەگرین کە ئۆکەی تۆزێ پێەکەنینەوە ئەمانە مەسلەیەکی ئەمنی نیشتیمانیە تۆوا ئەەکەی وا ئەەکەی خەڵکانێک تەژیعەکەی دەورێکی پاسیفی هەبێ دایکێک دروستەکەیت لە کۆمەلگایە پێڵەی تۆ هیچ نیت تۆ هیچ نازانی تۆ هەر خەریکی چاڕێکی پیاوەکەت پارەت باتێ تۆ حتا سەقافەتت نییە مناڵەکەت پەروەردەکەی ڕێپیشاندەری مناڵەکەت بی بۆ ئەمە تۆوا ئەەکەی دەوری نیوەی کۆمەلگاکات ئەوانەی کە دایکن مناڵەکان احترامی دایکیان ناگرن چکە زۆرمان گوێ لە ئێمە کە لە ناو کۆمەلگاین ژنانی ئەڵێ مناڵەکەم بەگوێم ناکە مناڵەکەم پێڵم ئەم ڕێچکەی خوێندن ڕەنگە باش بێ ئەو جلە لە بەرکەی باش ئەوە بەگوێ پێڵە تۆ نازانی خۆ بە تایبەت گەڕەبتیشیکەین بە تەکنەلۆجیاوە تەلەفۆنەکەگر پێڵە تۆی نازانین ئەمەی لەکوێ وەرگرتەوە لە هەموو ئەم درامانە بۆیە کەواتە تۆ ببەرنامە بۆ بەشێک لە ژنان وا تەڵقی نەکات کە تۆ ئیلابێ بە دەنگ بەرزکردنەوە مافەکانی خۆ بەدەستبێنی لە ماڵەوە بزەبەت بۆیە کەواتە بە نەتیجە تۆ دوو شتەکەی یەکەمیان نیوەیەکی کۆمەلگا لە لای خۆی بەشێکیان کاریگەریکی گەورەت لەسەر بە کەسێکی بێتوانە بێشارەزا سیقی بە خۆی نەبێ یان دەمەوەەر بێ یان ئەبێ جلی ڕوتی لە بەرابێ بۆ ئەوەی دەرکەوێت لە میدی ئەوانەی کە ئەو مەسجان ئەو پەیامانە ئەیانەوە بگەێنە جانبەکەی تریش پیاوانە نیوەکەی تری کە پیاوە پێتەڵێ ژن هەر ئەوەندەیە ژنەوەندەی لێ چاوەڕێکرێ احترامی ناگرێ بە چاوێکی کەم سیرەکە تۆ چیت کرد کەواتە تۆ جیل بە دوای جیل خەڵکانێک لەسەر فکرێکی مشەوە لەسەر ڕێگایەکی ناتەندروست پەروەرداکەی باشە ئایا ئینتیمای ئەمێنێ بۆ نیشتیمان ئینتیمای ئەمێنێ بۆ مەسەلە جدیەکان هەمووی ئەمە نا یعنی بەڕاستی بۆیە خەتەرێکی بابەتە بەسیتی کە ئەوە ئێمە وەکو بەرنمەیەک چوینەتە ناویەوە ئەو بەعدە قوڵانەی هەیە بێگومان نجا بۆیە خەتەرەکەی لەوایە دەسەڵاتدارانی ئێمە ینی ئەوانەی ئیداری وڵاتەکان بە شێوازە فراوانەکەی باسیەکەم بەڕاستی لەو خەتەرە ورد نەبووینەتەوە باشە بۆ پرسیارێک ڕەنگە ئەوە بێ بۆچی زۆر باسی جیلی ئێستا ئەکرێت دوانی ئەڵێن جیلێکی بێ گلەیمان هەیە لە جیلە لەمنەوە نوێیە باشە بۆ وایە پرسیارەکە چی هەیە لە پشتەوەی کەواتە ئێمە هەمومان چیوای لێ کردووە بۆ ئەبێت نەوەیەکی پێش 15 ساڵ لە نەوەیەکی ئێستا بۆ ئینتیمای بۆ نیشتیمان ئینتیمای بۆ شتە جوانەکان بۆ هوەر بۆ خوێندنەوە ئەبێ کەمتر بێ پرسیارە چی وای لێ کردووە نەتیجەیە نەتیجەی ئیهمالی و نەبوونی ڕوویای ئێمەیە ئەو کەسانەیە کە ئیدارەی ئەم وڵاتەکان بۆ بەڕاستی خەتەرە کاک دەروون قەزەیەکی هەتا بڵێ خەتەرە پێم وایە هەموو هەر کاتێ دەست پێ بکەین هەر درەنگ نییە هەموو کاتێک درەنگ نییە باشترە لەوەی هەر بڵین تەجیلەکەین هەر ئەبێ دەست پێ بکەین لە خاڵێکەوە من ناڵم دەست پێ نەکراوە ناڵم کەسانێک نی ئیشیان لەسەر نەکرد بێ پێشتر بەس ڕەنگە بۆ ئاراستەیەنە بۆ کە ئەم خەتەرە دروست نەکا کە ئەمڕۆ تۆ شتێکی زۆر بەسیتت پیشانین شتی زۆر لەوە قرستر بەڵێ خاترمان گرتو جنێوی ناشرین دوای تۆ بازارێکت کردوێتەوە کچی ئەوە بە پەیامێک با بە کۆمەلگا کچی ئازاتە و کەسەیە ئیلا ئەبێت گەرە پێشێ جلی ڕوتی لە بەرابێت جنێو بە لەشی وا دیار بێ هەرگیز مەفهومی ئازادی لای ئێمەی فێمەنیستەوە نییە هەرگیز ئەوە نییە کاتێکیش کە هەرکە پیاوان دروستیان کردووە کۆمەلگا و عقلەتی پیاوسالاری وەکو بازار ئەو ژنەی دروست کردووە کاتێ هەر پیاوانیش تەژجیعی براکەیەکەن بیکوژێت یەخەی پیاو ئەگرن نەیەخی دەسەڵات ئەگرن نەیەخی ڕاگەیاندنەکان ئەگرن نەیەخی بازار ئەگرن یەخی ڕێکخراوی ژنان ئەگرن ئێوە بە کوشتانە بزانە چەند شتەکان تێکەڵ و پێکەڵ و چۆن بڵم تەشویح کراوە بەڕاستی پێویستمان بەڕاستی بە هەڵمەتێکە پێویستمان بە پلانێکە کە ئەو شتانە بردەبر مناڵم ئاسانە بەشەوە پس بهێنینەوە سەر ڕێگا ڕاستەکەی نمونە زۆر بێ چەند بە زانیاری چەند بە نەرمونیانی چەند بە عشقەوە ئەتێ ئەوەی کە لە ناوتایە بیگەێنیت بۆیە بێمنەت بە قسەکانی تۆگا چ بە ڕێزێک ئەوێ قسە بکات مایکەکە لای چێە؟ باش تا مایکەکە بم فەرمو تۆ قسەکە تاوەکە فەرمو من حەزم کرد یەک لەگەڵ ئەوەی کە ئێمە گلەیمان دایم لە ژنەکانە کە ئەمە واقعە ئەمە ڕاستیە
کە ڕۆشنفکرێکی وانین کە بتوانین حکومەکانمان یەکلایکینیان جدی بین لە ئیشەکانمانە بڵێم ئللا ئەبێ لەم درامایە بوونم هەبێ ئەنجا بێجگە لەمە ئێمە گلەیی سەرەکی من کە خۆم لەناو ئیشەکانام و هەنێ جاربینیمە بەرکەوتنم هەیە لەگەڵ سینارێستا لەگەڵ دەرهێنەرە لەگەڵ ئەکتەرەکانە لەگەڵ پشتی کامێرا هەمویان دەرهێنەرەکان کردویانە بە عادەتێکی خۆیان سیناریۆکان پیشانی کەس نایەن یعنی ئەم ژنانەی کە ئەچنە بەردەم کامێرا لەو کاتیایت دیمەنەکە ئەخوێنێتەوە ئەزانێت چێمە بخۆی کاری سەیە باشە ژنی باشتە بۆ قوڵیەکەی باشە بەس هەر درەنگ نییە لەو کاتی کە تۆشتیتە خۆ ئەتوانێت بڕیار بە سینۆپسێکی سیناریۆکەی هەر پێ ئەڵێن شخصیەتەکە دوایە دواتر هەندێک لەو خانمە بەڕێزانە یعنی من بۆ خۆم ڕەنگە تووشی بین بم سەر سوڕوان بم ئەگەر لە دەورێکی سنجینە بیان بینم یعنی هەر بوون بە مارکەی ئەوە حتا ناویان هەبوو یعنی لە ساڵانی ڕابردووە لە بەرنامە هەبوویان وت فڵانت ئەوەنە دەم و نازانم فڵانت چێ بەڵێ یعنی ناویان هەبوو حتا تێگەی ینی قسەکە ئەوەیە کە ئەمە ئاساییە خۆ ئێمە کۆمەڵگەکە دەردی بەهارخانوتی خۆ ژنی لەو جۆرەشمان هەیە و پیاوی لەو جۆرەشمان هەیە و ناژڵین دراما تەمسیلی واقعی کۆمەڵگە نەکات و ئەمانە بشارێتەوە بەڵام پێبەپی ئەمانش خەتێکی تر هەبێت بۆی کە بڵێ کاکامە غەڵەتە نەگووا لە ژن بکات وا لە ژن بکات بڵێ ئەگەر هەتا نەشاتێنی تو هاوار نەکی لە ماڵەوە مافەکانێ بەدەست ڕاستیا ئەمەش لە یەکە چێتە سەر دەرهێنەرەکە کە ژن وا پێناساکە وا ئەبینێ بەتۆڵێتی و ئازایەتی ژنەکە لەو دەمهراشەیە ئابینێتەوە لە ئیشەکەیان ئەو پێگەی یاوەتێ ئەوە ئەوێ جاری وا هەیە نووسەرەکەش کەسێکی ئەتیادی نووسیوە دوای سەرەکەی ئیزافەی تری بۆ ئەکاو لەو یا بێ بە کەسێکی دەمەوە جیاوازە بێتەوە ئەگەر زۆر درێژەی نایەمێ بەس جاران مسلسلەی مصریمان زۆر تەماشا کرد من ئێستا شەر سەیرەکەم دائما مسلسلەی مصری سوورەتێکیە بە من کە گەنج بووم لە ئێستا گەنجتر و زۆر ئەم هۆشیاری ئێستا هەمە نەم بوو بەڕاستی تەسەورمە کردنی مصری زۆر هارن زۆر زاڵن بەسەر مێردەکانیانە بەس کاتێک گەورە بووم و تێگەشتنم بۆ ژیان گۆڕا و ئەمانە زۆر ئەچوون بۆ مصر ژنی مصر زۆر ئەچەوسێتەوە و تونوتیژی بەرامبەر ئەکرێ باش هەموو جارە ئەم پرسی لە مصریەکان ئەوانەی کە ئەموو ئەیکوان ئەو ژنانێک کە ئێوە باسی ئەوە ئەعلام یان هونەر ئێوێ ئەوە پیشان بە واقعی ژنی مصریوانیە بەڕاستی جا ئێمەش ئەو مەسەڵەتانە بەتێفکرینی شۆن یان ئێسا بۆ نمونە ئێمە کچانی تورکیا کچان و کوڕان و ژنان و پیاوانی تورکیا وا ئەبینین کە لە دراماکانیانەوە سریانەکەین ژنان و پیاوانی کۆری و ئەبینین کە لە دراماکانیانەوە ئەیبینین نووسەرەکانیشمان ینی پێگەی ژنەکان زۆر جوان نانووسین ینی دەگمن ببینین ناڕەوانێکی تر هەبێ ینی بەتەڵەکان دایمیان پیاوەکانن ینی ترێژنن بۆ بەلاوەکی کەلاوەکیشە ئەوە بەدەم هەراش ینی نەبووینەتە ئەوەی کە من پەیامێکی گەورەی دراماکە ئەگەر منی لێ دەرکەم ئیشەکە پەکی بکەوێ نیشتیوە ڕاستەخیسەکە زۆربەی ئەو کارکتەرانە لە بەروی ئیشی خۆتە ینی لە ناو ئیشەکە دەریشانێنی هیچ تاسیر ناکە جانەکە ساڵ جەناب میوانە بەرزەکان دەکەم دەستخۆشیتەوەرەکە لە دەکەم ڕاستیتەوەرەشی گرینگە لە بۆ ئەم سەردەمە بەڵام لێرەدا دەمەوێت زیاتر لە بابەتەکە دەرچین لە بۆی جگە لە چەوساندنەوەی ژن زۆر شتیتکەمان هەیە زۆر کەم کورتیتکەمان هەیە لە درامای کوردیدا و ئەگەر بینە سەر ئەوەی کە ئەو مژاوەژاوە چەوساندنەوەی ژنەکان لە دراماکان ئەمە عادەتان لە پاش 2010ەوە ڕێتینگی کوردستان بەم درامانەوە خۆی بینیوە یعنی هەر لەسە ئەم درامانەوە ڕۆیشتوینە بەڕاستی ینی ئەوە هیچ پێشکەوتنەکمان نەدیێت لە ماوەی 2010 با من هەر ڕاپرسیەکی پشکۆلە بکەین ینی مەسەلەن باشت نەشارینوانی کە سوکار و دایک و خوشکی منیشت و ڕائبێت و لە ماڵا و چوزانم بە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئێمە باسی شخصێتی بەردەوامیەکەی ینی بەهارخان بەو هێ منێشەوە دڵنیام تووڕە هەر تووڕا بیتوانە بەڵام باسی شخصیەتە ئستمراریەکەکەین ئەو کەسایەتی کە بەردەوامە دایکی تۆ لە ماڵەوە بەو جۆرەیەکە لە درامای کوردی وەنیە دایکی یعنی دایکی چێمان ئا بەو جۆرەیەکە کە لەو یعنی دڵنیام دایکی زۆربەتان ئەگەر دایکیشتان نەبێ نەنگتان بەشداری دایان شۆڕشی کوردی کردووە ماڵوێرانی دنیای بینیەوە جەرجی سوتاوە کوڕی کوژراوە چوزانم بەو هەموو نەهامەتیەوە کوڕێکی گەنجی قۆزی وەکو تۆی بەرهەم هێناوەکە دڵنیام لە زانکۆیت ئێستا ینی بۆ ئەمانە تەوزیف ناکرێت لە ناو درامای کوردیە بەڕاستی ینی ڕێتینگەکە ئاوای دەخوازێت ینی یعنی تۆڵی وەکو قسەکەی دکتۆر لە سەرەتای بەردامەکە کردی یعنی تۆڵی بینەر و سپۆنسەر و پارە ئاوا پایاکرێ ئاوا پێیاکرێت لە حالیان ئەگەر
سەیری دراما کوردەکەم کە زیاتر خەڵک حەز لە و ژاوەژاوەکە جگە لە دراما حتا لە ریکلامەکانیش هەمان ئەو شخصانی کە لە درامانە دێ بە هەمان شێوەی درامەکە ریکلامەکاتەوە و ئەمەش دەیفرۆشێ بەڕاستی ینی واقعەتمان بێتن ئەوە دەیفرۆشێ ڕاستە بیە بە کاکەی بەردەمە بەداخەوە ئێستا دراماکان سێ بەشی بۆتە بازرگانی هەنی لە هۆکارە بازرگانیەکانەوە هەرچیان بوێتن هەر شتێک کە ڕێی دەیانەوێتن بەکاری دەهێنن ئەوجا پیاو سالاری بێتن ئافرەتی ینی تونند و تۆڵ بێتن یان تونند و تیژ بێتن بە هەر نەوحەیەک بێت تەنها بازرگانەکانی خۆیان پێ بکەن و دەسەکانە خۆش دەسەکانە خۆش خۆشتێکی خراپ نییە مایکەکە بیت بە کاکە خۆ بارخان ڕووبارخان خۆ ئەوای تر ئەگەر خی کرد ڕۆژە لە ڕۆژان درامای کوردی و کاری هوەری کوردی بوو بە بازرگانی کە ئەوڵی وتی سێبەشی خۆی بێ هەمووی ببێ بە بازرگانی لە ژیانیشا بازرگانی گەورەیە بەڵام بازرگانیەکی تەندروست یعنی ئەم بازرگانیە نا بەڵێ ئەزانم جەنابەت ئەو بازرگانیە قیەمی هەیە کوالەتی کۆنتترۆلی هەیە سەیرەکرێ حساباتی بۆ کرێت یعنی تۆ گەر سەیریکەی لە وڵاتی وەکو ئەمریکا ساڵانە ئەکتەر هەیە سزا ئەدرێ ساڵانە دەرهێنەر هەیە سزا ئەدرێ لەسەر چی سزا ئەدرێ لەسەرەوەی بۆ نمونە لەوان ئەم باسانە تۆزێک بوونەتەوە هەر لەم ساڵانی لە ساڵی ئەم ساڵا دوو لە دەرهێنەرەکانی هۆلیوود سزا دران لەسەرەوەی کە مۆزۆی ڕاسیزم و ڕەشپێست و سپیپێست و ئەمانیان تۆخ کردبوو سزا دران وڵاتێکی تا ئەو پەڕی دیموکراسی شەو تا ئەو پەڕی ئەوە شەو بازرگانی گەورەش بە فیلم و ئەوە ئەکرێ بەڵام ئێمە باسی ئەم بەرەڵاییە سرفە ئاکەین کە لە ناو میدیا و لە ناو بەرنامە و لە ناو درامای کوردیا هەیە لەسەر ئەو دیاردەی باسمان کرد فەرموو چەند دقەیەکمان ماوە 4 دقەمان ماوە دەستخۆشی بۆ بەرنامەکە بەخێراتی میوانەکان دەکەین منێک تێبینیم هەیە ینی هەستەکەم هۆکارێکی لە هۆکارە سەرکیانە کە ئەو وەک بڵێ جۆرێک بێڕێزی یان جۆرێک چەسانەوە بەرامبەر ئافراد لە دراماکان نەبینێت ئەوەیە کە ئەو کەسێک کە دەرهێنەرەکە ینی تەرکیز ئەخاتە سەر ئەوەی کە شتێکی لاوەکی ببینتەوە بۆ ئەوەی دراماکە خەڵکی پێ مەژغۆڵ بکە لە هۆکێکی لە هۆکارەکانەوە کە نەبوونی ڕەنگە سپۆنسێرێکی باش بێ ئەو تەنیا چاوی لەوەیە کە خەڵک سەیری بکە نەک ئەوە چکە گەر فیلمێکی باش ئەگەر درامایەکی باش بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێت بێگومان ڕەنگە ڕۆلی ئافرەت بەرزتر تێدا بنرخێنی بە جۆری کە بتوانێت خەڵکێک زۆرتر سەیری بکەن بەڵام ئافرەت بۆچی لەو دراوانە بۆ شێوازە پێشاندەری بۆ ئەوی خەڵکانێک زیاتر هەر چاویان لەوە بێ پێ بکەن یا جۆری ببن لە گێڕانەوەی کۆمەڵگا بە شوەیەکی کۆن دەسەکانە خۆش دەسەکانە خۆش بارخان دوا قسەم بۆ بکە یەک کاتژمێرە قسە دوا قسەم هیوادارم ئەم بەرنامەی بەڕێزت یەکێک بێ لە هاندەرەکان کە بە شێوەیەکی جددی ئەوانەی کە ئیداری وڵات ئەکەن بە تایبەتی ئەوانەی کە ئەو بەشەی کە پەیوەندی بە هونەر و میدیا و هەموو ئەو بوارانەوە هەیە بە جددی و بە چاوێکی نەقد و ترسەوە تەماشای ئەم دیاردەیە بکەن فلتەری زۆر هەبێت بۆ هەموو بەرهەمێکی هونەری کە دەرەچێت کە ئێستا قسەمان لەسەر درامایە ئەوەی کە مامۆستا گەزیزە باسی کرد شتێکی زۆر جوان کاتی سیناریۆیەکە نووسێ وەرکشۆپی بۆ ئەکرێ بزانن باشە خراپە یعنی بە کۆمەڵێک فلتر و قۆناغات تێ بپەڕێ هەر بەرهەمێکی هونەری پێشەوەی بڵاو بکرێتەوە و کێشەش نەبێت کە لە هەر کاتێکە حکومەت یان وەزارەتی ڕۆشنبیر یان هەر موئەسسەیەکی تر کە خاوەنی دەسەڵاتە توانای ئەوەی هەبێ شتێک ڕابگرێ دوو گوێ بگرن لە دەنگی ناڕەزایی ڕێکخراوەکانی ژنان کەسانی فێمەنیست ژنانی هونەرمەند کە بە چاوێکی زۆر ڕخنەگرانە و دڵسۆزانە بۆ باشترکردنی کۆمەلگا ئیشەکان قسەی ئەوان بە نەزەری ئەتیباروەر بگرێ مەسلەی لایەنی دەرونی کاریگەری دەرونی ئەم جۆرە جنێ و کەمە سوکایەتیکردن بە خەڵک لە کۆمەلگایە چەند کاریگەری دەرونی ئەبێت لەسەر مناڵ و لەسەر نەوەکانمان ئەمانە هەمووی لە بەرچاو بگیرێ بۆیە بەڕاستی پێویستمان بە مؤسسەیەکی بە توانای شامل هەیە کە هەموو جۆرە پسپۆرەکانی تیاابێ بە فلتەری هەمویانە تێپڕ ئەنجا بەرهەمەکان بێ ئەزانم ئەوە سپینی و دوو سپی نابێ بەس ڕەنگە کات بێ بیری لێ بکەینەوە چۆن بتوانرێت ئەوانە بخرێت دەستی بە هەموو لایەت دو قسم بۆ کاتێکی زۆرترم بەرێ با چەند خاڵێک بەڕێ دوو دقەی ماوە زیاتر خاڵی یەکەمم ڕووم لە ژنانە بتر هەونەرمەندەکان تکان لێ ئەەکەم یەکەم سیناریۆ بخوێنەوە دووهەم تۆزێ بخوێنەوە ڕۆڵەکانتان باگرنگی هەبێت ئیتر بەمە ڕازی مەبن
بەردەوام داوای بوێریم کردو لە ژنان تا لە شانۆکارانیش چەندین سیمینار وشتم هەیە لەسەرەوە بوێر بن بوێر بن بێر بن بۆ دەرهێنەرەکان دووهەم تکایە ئیتر ئەوە کچی جوان داوا مەکەن با ئەو نەفلتر باناچەند خەریکی لوت و دەم و لێو بن لەبەر خاترەوەی هەڵبژێریان وەرە قوبولی مەکە یەکێ لە ئەکتەرەکانت دەستکاری دەموچاوی کردبێت اینجا دەوری بەرێ ئێمە بەعکسەوە ڕوە حەقیقەکەمان هیچی نەماوە لەبەر ئەوەی دەرێنەر هەڵمان نابژێرێ کێشەکانیش لەوەیە نووسەرەکانمان تکایە ئیتر ژنی دەمهراژ مەنووسن لە درامایە با بەتەڵەکان بین با ئەو ژنە پێشمەرگانەی کە من لە خۆشی یەکێ لەو ژنە پێشمەرگانە کچە گەورەکەم ناونامینە کە ئێستاش لە ژیان ئەماوە حاجمینە بەقەر دە پێشمەرگە بۆ شاهانە و ئیشیە کرد وەر هەرمزانە لەمەوە چەند درامای لێ دروستە بێ خاڵێکی ترمەوەی ڕاگەاندنکارەکان تکایە ئیتر مێڵن هیچ میوانێک هیچ بێژەرێکتان قوبوڵی کەن ئەگەر دەموچاوی ڕاستەقینە و ئاستی زیرەکی خۆی نەبێ ئەمانە هەموو دەوری هەیە خاڵێکی ترم ئەوەیە ئێمە ساڵێکە بە شوێن سپۆنسەرە ئەگەڕین درامایەکمان هەیە سی حەلقەیە نووسەرەکەی ژنە باسی ئەو ژنانەی ئەمڕۆ ئەکا کە چەند نەکبەتی هەتا ئێستاش کەس نهاتۆ بە دەنگمانەوە ئێ باشە بوو بە شەو ڕۆژێک ئاگام لێ ئەمەی ڕەمەزان کە دابەزی بە 9 ملیۆن سی حەلقەیان پێگەیانەوە ئەخر چۆن شتی وا بێ ئەبوو کوالێتە ئەبوو ئیشە ئەخر ئەمە کاری سێ ڕەنگە هوشیارکردنەوەی کچەکانیش بەڕاستی ژنەکانی ڕەنگە نەیزانن هەندێک کەس نایزانێت هەندێک کەس دوای بازار کەوتە هوشیارکردنەوەی ئەوانیشی بێت دەسەکانە خۆش دەسەکانتان خۆش من لە کۆتایی ئەڵێم قسەمان زۆر بوو دەستان خۆش بێ قوڵ دەستمان خستان برینەوە دڵنیام کاریگەریە بێت من لە کاریگەریە لە قادرمەی یعنی لە پلەی یەکەمی قادرمەکەەوە باسی کاریگەریەکەم اینجا لەو کاریگەری کە بارخان باسیەوەی کرد کە مؤسسەیەکی شامل دروست کرێ کە کاریگەری هەبێ و ئیشی فلتەریشن بێ بەبێ هیچ نیەتێک من بەو خانمە بەڕێزانە ئەڵێم کە لەو درامانە و کە بەشێک لەو ڤیددیوانی کە ئێمە نمایشمان کرد ڕۆڵیان هەیە و ئەو کارکتەریان بەخۆیان بەخشیوە کە لە لاشعور و لە پشتی سەری منە ئەگەر ئەو خانمە ئەکتەرە بە سنجینی ببینم ڕەنگە بڕوانەکەم چکە بەداخەوە ئەو وێنێت پیشانی ئێمەیەوە اینجا ئەم وێنەیە گەر گەورە بکەیت ئەگەر بیانیەک بێتە ئەم وڵاتەوەکو چۆن بەهارخان باسیەوەی کرد کە لە سەردەمی گەنجێتی و لە سەردەمی ئەو سەردەمەی کە سەیری درامای مسریە کردو بە ئێستاشەوە کۆمەلگەی مسری و خانمانی مسری وا ئەبینی کە ئەو خانمە دەم هەراشانن کە لە ئەرزی واقعکە مسری بینیوانە بوو دڵنیا بن کە ئەو خەڵکانی کە لە ڕێی دراماکانەوە ئێمە ئەبینن ژنەکانمان وا ئەبینن نەک ژنی وەکو نمونەی ڕووبارخان و بەهارخان و گەزیزەخان و دەیان و سەدان ژنیتر هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم دەست پێم بکەین بۆی کە ژن وەکو خۆی پیشان کاتێک